هەر لەبارەی پرسی کەرکووک و ناوچە کوردستانیەکان لاو لێرەوە بەڕێز ڕێبوار تاڵەبانی سەرۆکی پێشی ئەنجومەنی پارێزگای کەرکووکمان لەگەڵدایە. بەڕێز ڕێبوار تاڵەبانی سڵاوتان لێبێت و ئەم کاتتان باش. دوێنێ سەرۆکوەزیران مەسرور بارزانی لەبارەی کەرکووکەوە لە دیداری سەرۆکوەزیران و خەڵک وتی بارزانی نەمر شۆڕشێک و خۆشی کردە قوربانی کەرکووک و ئەمانیش واز لە کەرکووک و کوردستانی بوونی کەرکووک ناهێنن تاک و مابن. گەر بپرسینەوەی کە حکومەتی هەرێمی کوردستان دوای دێنە سەر هەوڵە تایبەتەکانی سەرۆکوەزیران خۆی حکومەتی هەرێمی کوردستان چی کردووە بۆ ئەوەی کەرکووک ببێتە ئەو ناوچەیە کە خۆمان نەمانێت کەرکووک ئەو کەرکووکە بێت کە لێمان دانەبڕێت و مافەکانمان لەوێ زەوت نەکرێن. حکومەتی هەرێمی کوردستان چی کردووە؟ بەشەکەی سوپاس بۆ ئەو دەرفەتە. هەڵبەتە کێشەی کەرکووک کێشەیەکی زۆر ئاڵۆزە و ڕەهەندی 5 ڕەهەندی سەرەکی هەیە کە دەستکاری لە ئایندەی شاری کەرکووکەکەن کە ڕەهەندە نێودەوڵەتیەکەیەتی، ڕەهەندی دووەمیشی ئەقلیمەکەیەتی، دوای ڕەهەندە عێراقیەکەیەتی، دوای ڕەهەندی کوردستانی هەیە، دوای لۆکاڵیش کەرکووک و ناوچە کوردستانەکان خۆیان دەگرێتەوە کە سەرەکیەکانیان بەداخەوە ڕەهەندە عێراقیەکەیەتی کە ئێمە هەل اتفاقی سیڤەرەوە تا حلفی بەغدا بگرە تا ئەگاتە اتفاقی ئازاری هەفتە تا ئەگاتە دەستوری تازەی دوای 2003 کە 2005 هەر هەمووی حکوومەتی عێراقێک لە دوایەک بەڵێن لەندا کە ئەم کێشەیە چارەسەر بکەن و یەکلای بکەنەوە دەوە دەستی بە ملەتی کورد نەکەن و بە خەڵکی کەرکووک و ناوچە کوردستانەکانی دەروی ئیداری هەرێم نەکەن. بەڵام بەداخەوە هەموو کاتێک ئەو بەڵێنانە نەهاتۆتە جێبەجێکردن لە کاتێک کە حکوومەتی عێراقی طبعاً هەوڵەتەکە زەعیف و لاواز بووە دەستی بۆ ئەو کەیسە بردووە و ویستێتی بەلای کەمەوە کورد ینی نەیکاتە تەڕەف و ئەو بەڵێنانەی پێداوە کە کێشەکانی چارەسەرکە. بەڵام کە دێتە سەر پراکتیک و قۆناغەکانی جێبەجێکردنی بەداخەوە هەموو ئەو حکوومەتانە تا حکوومەتی کۆتایی کە دوای حکوومەتی فیدرالی ئەکاکە حکوومەتی 2005 دەستوریە بەداخەوە ئەو حکوومەتەش بە هەمان شێوەی حکوومەتەکانی تر بەلێڕادا. ئەمەش ڕەهەندە سەرەکیەکەیەتی حقیقەتەن چونکە تاکوم حکوومەتی عێراقی دان بە چارەسەری ئەو کێشانە ننیە هەموو بوعدەکانی تر هەموو ڕەهەندەکانی تر ناتوانن قسەی تیا بکەرانی. مەسەن ئێمە لە کەرکووک بووین ئەزمونێکی زۆرمان هەبوو لەگەڵ ئەم بارودۆخەکە ئێمە هەر کاتێکە کەوتینە گفتوگۆ یاخود داواکاری ئەو بەڵێنانی کە حکوومەتی عێراقی لە دەستور داوێتی جێبەجێ بکە. حکوومەتی عێراقی هەڵبەتێ هەموو کاتێک وەڵامەکانی بە پراکتیک و بە نووسرا و نەرێنی بووە یعنی هیچ کاتێک ئیجابی نەبووە. لە کاتێک کە ئێمە داوامان کردووە تەرەفێک بێت ئەم کێشەیە حەڵکە من باسێکی حکوومەتی لۆکاڵی و لەوە دەستم پێ کرد بە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکامان نەموتایوت ئێمە تەداخل ناکەین ئەمە شانێکی داخلیە ناین تەداخل ناکەین کە لە ئەقلیمیان داوامان کرد لەوانی کە حەز ئەەکەن یاخود UN کە ینی یارمەتی هەردوو تەرەف بدا بۆی چارەسەر بکەن ئەوانی شایەوە تاکوم عێراق ڕازی نەبێ ئێمە ناتوانین تەدەخڵکەین واتە ڕەهەندە عێراقیەکەی زۆر گرنگە و ئەو کوتلە سیاسیانی کە حکوومەتی عێراقیان پێکێناوە کە تەبعاً بە هاوکاری و پاڵپشتی حکوومەتی هەرێم بووە پێش 2003 کە پێگای دەست بەکارکردنی خەباتی تازەی عێراقی کە ئەو کاتە لە مۆتەمەری لەندەن بوو مۆتەمەرەکانی تر بوون هەمویان پاڵپشتی حکوومەتی هەرێمیان وەرگرت لە بەروی ئەم حکوومەتەوە وەشمان لەبیر نەچێ هەر ئازادکردنی پرۆسی ئازادکردنی عێراق لە منتەڵەقی لە هەرێمەوە دەستی پێکرد و ئەو ڕژێمە دیکتاتۆری پێشوو ڕوخێندرا بە هاوکاری حکوومەتی هەرێم بۆ کاتە بیرماندی قاعدی ئەنجەرلیک بەکار نەهێنرا بۆ ڕوخاندنی حکوومەتی عێراقی بەڵکو بە هاوکاری هێزەکانی پێشمەرگە بوو. بەڵام دووبارەیەکەمەوە بەداخەوە حکوومەتی عێراقی لەگەڵ ئەو هەموو هاوکاریانە دوایەوە حکوومەتمان لەگەڵیانە تەشکیل کرد بەو هیوایی کە لە سیوێکی 2007 ئەم کێسە تەواو بێت یعنی هەرسێ قۆناغەکەی لەگەڵ مادی 58 کە تەرسیمی حدودە ئاساییکردنەوەی سەرژمێری تاریفراندۆم نایکە حکوومەتی عێراقی جددی نیە و نیەتی نییە. دوای حکوومەت هەڵبەتە ساکە کە هیوایەک هەیە کە ئەگەر بێت و لەو سیانزە خاڵی کە دەستنیشانی کردووە محەممەد شیع سوودانی یعنی هەر سیانزە خاڵەکەی بەشێکن هەمووشی نییە بەشێکن لە چارەسەرکردنی کێشەی کەرکووک و تاکمەوە 6 مانگە تێپەڕ و بەداخەوە شنگال وەکو خۆی ماوەتەوە بەداخەوە عسکەرتاریەت لە کەرکووک ماوە میلیشیاگەری ماوە
ئەوە یەکلانە بۆتەوە مەقەڕاتی حزبی سیاسەکان نەگەڕاوەتەوە ئەو هێزە هاوبەشە ئەمنیی کە بۆ چارەسەرکردنی کێشە ئەمنیەکان چارەسەر نەکراوە و هەر سیانزەی ئێستاگەر باسی بکەین کە پەرلەمانتارەکان دەنگیان لەسەری داوە لەسەر بەرنامەجی حکوومەتە تاکو ئێستاکە قۆناغی نەچۆتە پێشە بە تەنها تەفعیلی لزنەی باڵای مادەی 140 نەبێ کە ئەویش یەک کۆبوونەوە زەمیان دوو کۆبوونەوەیان کردبێ و یەک خاڵێکیشان کۆتە نووسراو کە قەراراتی مەجلیسی قیادەی سەورە هەڵبۆشێتەوە جا ئەم قەرارە هەموو حکوومەتە عێراقیەکان هەمان قەوانیان لێداوەتەوە هەڵی وەشێنەوە بەڵام کاکاتە وەزارەتە معنیەکان هەڵبەتە دووبارە دەسەکەن جێبەجێ نەکردنی و کەیسەکە ئەمێنێتەوە معقەتترە بێت و قورس هەڕەهەندە سەرەکێکێتی ڕەهەندەکەی تری کەویش گرنگە ڕەهەندی حکوومەتی هەرێمی کوردستانە طبعا هەڵبەتە لەو کۆبوونەوەی جەناوی سەرۆکۆزیران لەگەڵ ئەو نوێنەرانی ئەو هەموو لایەنانەکە قساکات ئەلێ من نابێت ئەو کێشەکەڵەکەبوونەی کە لە ساڵ 1992 لەسەر کابینین و حساب بکرێت طبعا ئەو قسێ 100% ڕاستە ئەم کەیسە ئەوە لە 92 یعنی وەکو چۆن لە فەڵەستین کە کێشیان لەگەڵ ئیسرائیل هەیە وەفدێکی مفەوەزی هەبوو کاتی خۆی کە ساب عێراقات سەرۆکی بوو لە 48ەوە لەگەڵ ئەم کەیسە بووە یعنی دایمە لە مفاوەزات خۆناغ بە خۆناغ ئەزانن گەشتۆتە چیەوە بەڵام بەداخەوە لە 92ەوە حکوومەتی هەرێمی کوردستان بە پاڵپشتی یاخود پاڵپشتی نەکردن لای هێزە سیاسەکان نەیانتوانی مەلەفێکی تەندروست دروست بکەن بۆی کە ئەم قۆناغە لەگەڵ حکوومەتی عێراقی بۆی ئێمە بلین بە معادلە ئەقلیمیەکە ڕەهەندە ئەقلیمیەکە و ڕەهەندە دەولێکە کە ئێمە هەنگاوەکانمانە لەگەڵ حکوومەتی عێراق بەڵام بەداخەوە حکوومەتی عێراق جددی نیە و نایەتە پێشەوە بەڵ ئەمە لێرانەشەوە هەڵبەتە لە تەقسیری هەبوو لە حکوومەتەکان یەک لە دوایەکی دوایەوە لە کابینەینەوە هەڵبەتە بەرنامەجێکی چاکسازی دروست کرا ئەو بەرنامجە چاکسازیە زۆر گرنگ بوو لە حکوومەتی هەرێم لە کابینەی دووداینەوە دەستەی ناوچە کوردستانیەکانی کرۆتە تەکلیفی کرۆ بێ ئەو هەڵبەسی بە متابعکردن و چاودێریکردنی مادەی بەڵام گرفتەکانی ئەو ناوچەیە لەبارەی ناوچە دابڕێنراوەکان لەبارەی دۆخی کورد لە کەرکووک بەردەوام کاتێک دۆخێکی ناموار دروستە بێ بەتایبەت لە ناوچە کشتتوکاڵیەکان و زەوتکردنی زەوی جوتیاران بەردەوام هانای ئەوان بۆ سەرۆک بارزانانی وەروەها بۆ سەرۆکۆزیران مەسرور بارزانیە ئەم هانایی ئەوان و هەوڵە تایبەتەکانی سەرۆکۆزیران مەسرور بارزانانی و سەرۆک بارزانیش بەردەوام بۆ چارەسەرکردنی ئەم کێشەیە دەرخەری ئەوەیە کە بڵین سەرکردایەتی سیاسی کورۆ پارتی دیموکراتی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستانیش مکڕن لەسەرەوەی دەستبەرداری کەرکووک و پرسی کورد لە کەرکووک نابن خۆی طبعا ئەو دەنگ بەرزکردنەوە و داواکردنی بە دەمە هاتنی ئەو خەڵکی مافخوراوی کەرکووک و ناوچە کوردستانەکان حاڵەتێکی زۆر تەندروستە کە بێتەوە ڕوو لە حکوومەتکەی ئەبێ حکوومەتی هەرێمی کوردستان پاڵپشتی بکات چونکە کەرکووک و ناوچە کوردستانەکان بەشێکن لە حکوومەتی هەرێمی کوردستان یعنی ئەگەر فشار و زەختی بارودۆخی ساڵی 2023 نەبووایە ئەبوایە ئەسڵەن مادەی 140 سازشمان لەسەری نەکردا هەر ئەسڵەن سنووری حکوومەتی هەرێمی کوردستان ئەبوایە لە بەدرەوجەسان و دەستی پێکردا تا شنگال و ئەبوایە پەرلەمانی کوردستان هەر ئەو چەند ساڵ کە هەڵبژاردننی کردوتەوە ئەبوایە نوێنەرانی خەڵکی کەرکووک و خانەقین و شنگال و بەدرەوجەستانی جەلالە و سعدی تیا بووایە بۆی ئەمە بلین بەردەوام ئەمە حاڵەتێکە لە زۆر دەوڵەتەکان کە کێشەی تەنازعیان هەیە نوێنەری ئەو شۆنانە دێنە پەرلەمانەکانە بۆی ئێمە بەردەوام بلین ئەمانە بەشێکن لە ئێمە و بە هەمان سیستەم کە استراتیژیەت و پلانی حکوومەتی هەرێمدا ئەندرێت ئەبێ بەردەوام کەرکووک لە بەدرەوجەستان تا شنگال بگرا ئەبێ هەر هەمووی مافیان هەبێت لە استراتیژی ئۆرە لەبەرەوە خەڵکی کەرکووک و ناوچە کوردستانەکان و کشت و کاڵ و جوتیارەکان کە دایمە هەنادێن بە حکوومەتی کوردستانەوە هەنایەکی زۆر یعنی نیشتیمانیە نەتەوەییە دەستوریە یاساییە ئەمما لە حکوومەتی هەرێمی کوردستان کە بەردەوام ئەویش خەمی بووە بەردەوام لەسەر پەیوەندی بۆ لەگەڵ حکوومەتی عێراقەکان بە بێوەمان لەبیر نەچێ ئەمان بەردەوام ئەم خەمیان هەیە بەڵام لەگەڵ کێ لەگەڵ سەرۆکۆزیرانی حکوومەتی عێراقی سەرۆکۆزیرانی حکوومەتی عێراقی بەردەوام لەژێر فشاری هێزێک بووە کە بەردەوام دژی مافەکانی ملەتی کورد بووە چا ئەو هێزە چی عێراقی بێ چی هێزێکی دەرەکی زەخت و فشار کاتە سەریەوە جا بۆیە بەردەوام هەنگاوەکانی حکوومەتی هەرێم لە خەمخۆری بۆ دڵسۆزی بۆ بە دەمەهاتن چوک بووە بەڵام بەرامبەرەکە بەکو ئەلەی زۆرینەی بەکارهێناوە جاروەها بۆ سیادەی نەبوو ئەسڵەن ینی سەرۆکۆزیرانەکە بێتی من ناتوانم ئەمە جێبەجێکەم چونکە فشارێکی زۆرم لەسرە چی لە ناوخۆی عێراق بێت چی لە دەروی عێراق بێت بەڵێ لەبارەی
نوێنەرانی کورد لە بەغدا بە جێگری سەرۆکی پەرلەمانی عراقیشەوە بە ئەندامانی ئەنجومەنی نوێنەرانی عراقیشەوە بە تەواوی لایەنە سیاسیەکانەوە ئەوان توانیویانە چی بکەن بۆ چارەسەری پرسی کورد لە کەرکووک؟ ئەمە پرسیارە زۆر سوپاس کە پرسیارێکی زۆر گرنگە خۆی کێشەکە لێرە دەسی پێکە یعنی کورد دەلێت چەپڵە بە یەک دەست لێ نادرێت یعنی حکوومەتی هەرێم هەموو هەنگاوەکان بەکاربێنی هەموو دڵسۆزی و تواناکانی و پەیوەندیەکانی نەبچڕێنی و داوای مافەکانی خۆی بکە کە کەرکووک بەشێکە لێی ئەمێنێتەوە سەر نوێنەرانی ئێمە کە پەرلەمانە بەداخەوە لەگەڵ ئەو نوێنەرەکانی ئێمە لە وزارەتەکان یاخود لەگەڵ سەرۆک کۆماریش ئەم سێ تەرەفەش بەداخەوە لە ئاستێکی پێویست نەبوونە لەگەڵ ڕێزم بەو کەسانی کە دڵسۆز بوونە لە چی لە ناو پەرلەمان چی لە ناو حکوومەتتا چی لەگەڵ وەزیرەکانە بۆ چونکە ئەمان ئەبێت چاودێری دەستور ئەمان چاودێری حکوومەتی فیدرالی یعنی ئەمانە بێ بلێن بە حکوومەتی فیدرالی بە سەرۆک وەزیران بلێن بە وەزیری داد بلێن تۆ ئەمە بێت تۆ یەکلایکیتە وەزیری کشت و کاڵ تۆ بۆت نییە ئێستاکام کێشەی کە لە تۆ بزاوە خێمەیان هەڵداوەتەوە کێشەکە وەزیری بەرگریە وەزیری بەرگری تروکمانێکی تەلعفەریە یعنی ئەم ئیشەکەی تێکداوە لەگەڵ وەزیری کشت و کاڵە مەفروض بوو پەرلەمانتارانی ئێمە یەکجا بۆ یەکجا هەڵوێست وەرگرن مەسەڵەن ئێمە هەموو جارێک نمونەی نزیکترین نمونە مقتەدا 173 کەس بوون وازیان لە هەموو امتیازاتەکانیان هێنا وازیان لە هەموو بەرژەوەندەکانیان هێنا و قەراری خۆیان ئەو بڕیارەیان ڕاست بێ یان هەڵەبێ ئەو من باسی ئەوە ناکەم بەڵام نەمان بینێت تاکم ئێستاکە لە 5 خولی پەرلەمانی کە هەر خولێکەکە 6 ئەندامی پەرلەمانی تیابێ لە هەموو حزبە سیاسی کوردستانەکان کە ئەکاتە 300 پەرلەمانتار دوو کەس نەیتوانێت تاکم ئێستاکە پرۆژەیەک دابنێت یاخود 10 کەس یاخود 5 کەس نازان پەیڕەوی ناوخۆی ئەنجومەی نوێنەرانی عێراق چۆنە بلێ فەرموو ئەمە کەیسێکاگە چارەسەرێکن ئەهلا وسهلا چارەسەری ناکرد مانەوەی ئێمە لە بەغا هیچ هونەرێکی تیان نییە بەدەر لەوە کە سەرۆک کۆمارەکانمان یەک لە دوای یەکتری یعنی سەرۆک کۆمار ئەگەر ڤیتۆی خۆی بەکارنێ لەم بارودۆخەیە و نەلێ با بە دەستور پێشێل کراوە مادەی 140 تاکەی ئاوا دەستی بەدەستی بە ئەو ناوچاناکە تاکەی قۆناغەکان معقەترەکەنەوە ئەویش بەرپرسیارەتیەکی تاریخی و مێژووی زۆری لەسرە بەدەر لەوەش کە ئەو وەزیرانەی کە ئامادەی کۆبوونەوەکانی ئەنجومەنی وەزیران قەزدم هەر ئەمانەی ئەم کۆبینەیە نییە کابینەکەی کازمی کابینەکەی عادل عەبدولباقی و تا حەیدەر عەبادی تا گاتە مالکی ئەمانەش نەیان توانی لە کات و ساتی خۆی هەڵوێستێکی باش وەرگرن حتا ئەوانی لە محکەمەی ئیتیحادیشن یعنی کە بەردەوام نوێنەری کورتمانە بۆلیانە باشە دوو نوێنەری کورد من ئەسڵەن تەوقیع ناکەم لەسەر هەر بڕیارێک بێ کە دژی حکوومەتەکەی هەرێمی کوردستان بێ خود دژی کەرکووک و ناوچە کوردستانەکان بێ بەداخەوە ئەمانە وەکوتم چەپڵە بێک دەست لێ نادرێ هەموو هەنگاوەکانی حکوومەتی هەرێم لە تۆپیش بوو بێت و 100% بوو بێت و دڵسۆزیەکی بێت نەبراوی تیا بوو بێت بەڵام ئەگەڵ پاڵپشتی ئەم لایەنانەی تیانە بێ پەرلەمان و وەزیرەکان و سەرۆک کۆمار وابزەم هەنگاوەکە ناچێتی بەشەوە بۆ داخیشەوە کە بینیمان لە پەرلەمانی ئاخیری ئێستا ئەم جارەکە چ مهاتەراتێک ڕوویدا لەوێنە و چۆن نوێنەرانی نێرانی کورد دەرچوونە دەرەوە بە دڵخۆشی و تێوە گۆڵی 13 و 12 کرد لە هەرێمی کوردستان و ئەوە بە پاڵپشتی برا کوردەکانمان کە دەستخۆشیان لێکەن یارمەتیمانیاندا بۆ کەمکردنەوەی دەسەڵاتی هەرێمی کوردستان و بۆی دەسەڵاتیان نەبێت نە لەسەر هەرێمەکە و نە لەسەر کەرکووک و ناوچە کوردستانی بەڕێز ڕێبوار تاڵەبانی سەرۆکی پێشی ئەنجومەنی پارێزگای کەرکووک لاولێرۆ لەگەڵماندا بووی سپاس بۆ دەرفەتەی بێمەتاندا